هاتی بۆ هاتی بۆ هاتی بۆ دڵی هاتی وەگریەوەر بۆ هاتی بۆ هاتی بۆ هاتی بۆ دڵی هاتی شەماڵ سایب هونەرمەند و میوزیکژەن و مامۆستایەکی دیار و ناسراوی کوردستانە و بە پێشەنگی نوێکردنەوەی گۆرانی کوردی دادەنرێت و خاوەنی دەنگێکی خۆش و بەسۆزە. ئەم هونەرمەندە وەرچەرخانێکی گەورەی لە بواری هونەری کوردیدا کرد و یەکەم کەس بوو لە دەرەوەی ستۆدیۆ گۆرانی و کلیپی تۆمار کرد. شەماڵ جەلال سایب کە بە شەماڵ سایب ناسراوە 12 کانونی یەکەمی ساڵی 1931 لە باوەشی خێزانێکی ڕووناکبیری شاری سلێمانیدا لەدایک بووە. ئەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی بۆچی خەتەی منچیە بەخوابوونەیە وام ئەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی بۆچی خەتەی منچیە بەخوابوونەیە بەردە 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 لە سەرەتای ژیانی لاویدا خولای هونەری مۆسیقا و گۆرانی بووە و لەو بوارەدا خزمەتێکی گەورەی پێشکەش کردووە و شوێن پەنجەی بە نوێکردنەوە و گەشەپێدانی هونەری گۆرانی کوردیەوە دیارە. وەک مامۆستای ئەدەب و هونەر لە زانکۆکانی سلێمانی و سەلاحەدین خزمەتی کردووە. شەماڵ سایب وەک میوزیکژەن و گۆرانی بێژ و مامۆستای زانکۆ و نووسەر خزمەتی کردووە و کەسێکی دڵسۆز و بە ئەمەک بووە بۆ وڵاتەکەی. وەک ڕێزلێنانێک لەم هونەرمەندە گەورەیە ساڵی 2017 هونەرمەندی پەیکەرتاژ خات و ئاسۆزجاف پەیکەرێکی لە بەردەم زانکۆی سلێمانی بۆ دروست کردووە. خۆزگامزانی لە چی تۆراوی لە چی تۆراوی لە چی تۆراوی بەداخەوە ئەم کەسایەتێ هەڵکەوتووی کورد لە ڕۆژی 8 تشرینی دووەمی 1986 بە نەخۆشی کۆچی دوایی کرد و لە گردی سەیوان بە خاک سپێردرا.